3. چاخی قاجار. ئەحمەد خانی مقەدەم مەراغەیی. نمونە 10. باپیراغای مەنگۆڕ 1998. ئێلی بڵباز کە ئێستا لە مکوریان و خانە و ئەمدی و ئەودیوی قەندیل و پشدەر و بیتوێن و شارە زور و گەرمیان و دەشتی هەولێردا دانیشتون، لێکۆڵینەوەیشی ئەوتویان لەسەر نییە. ئەمیر شەرەفخان لەبارەی بڵباسەوە ئەڵێ ئێڵی ڕۆژکی ڕۆژێکیان 24 تیرەی کورد لە شوێنێک بە ناوی تاپسەر بە مەڵبەندی خۆیت کۆبوونەوە و بوون بە دوو بەش. 12 تیرەیان بڵباسی و 12کەی تریشیان بە قەوالیسی ناسراون. بڵباس و قەوالیز دوو گوندن لە گوندەکانی هەکاری و بە پێی جێڕانەوەیەک دوو هۆزن لە ئێلەکانی بابان. لە سەردەمێکام ئێلە ئەبێ بوو بن بە هێزێکی گەورە لە چوارگۆشەی ورمێ، سەقز، شارە زۆر، ڕەواندزدا، چونکە لە ڕووداوەکانی ناوچەکانی مکریان، ئەردەڵان، بابان، سۆراندا بە زۆری ناویان دێتە پێشەوە. چەند جارێک کاربەدەستانی ئێرانی و عوسمانی پێکەوە پەلاماریان ئەدەن و هەر لایەکیان لە قەڵەمڕەوی خۆیەوە هێرشیان ئەبەنە سەر. لە 1925دا لەسەر داوای عەجەم لە دیوی عوسمانیەوە وەزیری بەغداد و لە دیوی ئێرانەوە والی ئەردەڵان لەشکرکێشێکی گەوریان کردە سەریان. لە 1950 وەزیری بەغداد جارێکی تر چوە سەریان بۆ ڕاونان و کوشتن و تاڵانکردنیان بە بیانووی جەردەی و ڕێگریەوە. شایەتێکی ئەو زەمانە نووسیوێتی ئەوانە جەردە نەبوون، بەڵکو ئەو قسەیە بۆ مەبەستێ بوو کە وەزیر ئەیویست. ئەجینە ئەوانە شافعین و خاوەنی غیرەت و حەمیەتی دینین. زۆریان تەلەبەی عیلم و خاوەنی مزگەوت و گوندن، ڕێزی میوانەگرن. وەزیر ئەیویست پەلاماریان بدا و تاڵانیان بکە. ئەو دەستکەوتانەی ویستی دەستی کەوتن. لە دوای هاتنی ئێلی ئەفشار بۆ ورمێ و دەوروبەری وە پاش لاوازبوونی ئێلەکانی برادۆز، ئێلی بڵباز سەری دەرهێناوە و بۆتە هێزێکی ئەوتۆ لە ناوچەکەدا مەترسیەکی ڕاستەقینەی بۆ سەر دەسەڵاتی عەجەم لە ورمێ و مەراغەدا دروست کردووە و ئەوانش هەمیشە لە تەقەلای سەرپێدانەواندن و لاوازکردن و لە ناوبردننی ئێلی بڵبازدا بوون. لە کۆتایی سەدەی سیازامی کۆچیدا کۆنفدراسیۆنی بڵباز لە 4 هۆزی سەرەکی پێگاتە بوو: مەنگۆڕ، مامەژ، پیران، باڵک. لەو کاتەدا بوداخانی کوڕی شێخ عەلیخانی موکری حاکمی سابڵاخ و ئەحمەداقای مقەدەم حاکمی مەراغا و ئیمام قولیخانی ئەفشار حاکمی ورمێ و نەجەف قولیخانی دونبولی حاکمی تەورێز بوو. هەر لەو ساڵانەدا پشێوی سەران سەری ئێرانی گرت بووە، ململانێ لە نێوان بنەماڵی زەند و قاجار و چەند کەسی تر لە ناودارانی ئێران لە سەرتەختی شایەتی ئێران لەو پەڕی توندوتیژیدا بوو، هێشتا بەلایەکدا نەکەوتە بوو. نەجەف قولیخانی دونبولی بەگلەربەجی تەورێز بە تاوانی ڕاوڕۆت حاجی عەلی مەحەممەداقای مەراغەی کورد 1990 لە جێگەی ئەو ماوەیەک ئیسماعیل بەگ و ماوەیەکی تر زەین العابدین بەجی دانا کە هەردووچیان لە خزمە نزیکەکانی حاجی عەلی بوون. ئەحمەداقای کوڕی حاجی عەلی محەممەد بە هاوکاری سەرانی ئێلی مقەدەم مەراغەی و بە پشتیوانی ئەحمەد خانی دونبولی حاکمی خۆی برازای نەجەف قولیخان بۆ بە حاکمی مەراغا. لە سەردەمێکە سەرانی زەن لە ناو خۆیاندا لەسەر دەسەڵات لە ململانێدا بوون. عەلی مورادخانی زەن ویستی ئەم لە حاکمی بخا، بەڵام ئەحمەداغا گوێ نەدایە فەرمانەکەی ئەو بە یارمەتی ئیمام قولیخانی ئەفشار بەگلەربەجی ورمێ لە شوێنەکەی خۆیان جێگیر بوو. ئەحمەداقا دڵسۆزی و گوێڕاڵی تەواوی بۆ کاربەدەستانی تەورێز دەرەبڕی. بە لێوەشاوەیی و دڵسۆزیەوە بۆ بنەماڵی قاجار توانی ببێتە یەکێ لە پیاوە گەورە ناسراوەکانی سەردەمی قاجار. زێنەبخانی کچی هاوپێخەفی حەڤەهەمی فەتح عەلی شای قاجار و کچێکی تریشی هاوسەری محەممەد عەلی میرزا دەوڵەشاهی کوڕی فەتح عەلی شا حاکمی کرماشان بوو. ئەحمەداقا لە سۆنگەی کوشتنی بە فێڵی باپیراغای مەنگوڕ و 1000 کەس لە پیاوە هەڵبژاردنەکانی ئێلی بڵبازدا نازناوی خان و بەگلەربەجی وەرگرت. نزیکەی 40 ساڵ دەورێکی کاریگەری هەبوو لە سەرکوتکردنی شۆڕشی هەموو ئێلەکانی کووردا، بە تایبەتی چەندین جار چووە سەر هۆزەکانی ئێلی بڵباس و کوشتاری بە کۆمەڵی لێکردن و سامان و دارایی تاڵانکردن. هەر ئەو لەشکری بابانی کە چوو بوون بۆ یارمەتیدانی ئێلی بڵباز لێل تەیمور تێشکان و مەحموود پاشای کورد 1998. هەروەها بەشدار بوو لە سەرکوتکردنی یاخیبوونی ئێلە کوردەکانی ماکۆ، خۆی، سەڵماز بە سەرکردایەتی جەعفەر قولیخان 1214. ئەحمەد خان یەکێ بوو لە سەرکردە ناسراوەکانی هێزەکەی محەممەد عەلی میرزای حاکمی کرماشان کە چوون بۆ سەرکوتکردنی عەبدوڕەحمان پاشای بابان 1226. هەموو ئەو شوێنانی دەستی ئەم و هێزەکەی پێیگەیشت بە قسەی عەبدوڕەزاق دونبولی بە جۆرێک کەوتنە بەر کوشتن و تاڵانکردن کە شیرازەی کۆمەڵەکەی عەبدوڕەحمان پاشای لە بەریەک هەڵوەشان. لە زۆری تێڵچوونەکانی جەنگەکانی ئێرانی ڕووسی و ئێرانی عوسمانیدا لەژێر سەرکردایەتی عەباس میرزادا بە خۆی و هێزەکانی مقەدەم مەراغەیەوە بەشدار بوو. یەکێ بوو لەوانەی پاژاتنی هەیئەتی جەنگی فەڕەنسی بۆ ئێران لە دروستکردنی فەوجە نوێیەکانی نیزام پیادەی ئێراندا بەشدار بوو.
شاکاری ئەحمەد خان کوشتنی باپیراغای مەنگوڕ و سەرکوتکردنی ئێلی بڵباز بوو. نووسەری تاریخ ئەفشار ڕووداوەکە بەم جۆرە ئەجێڕێتەوە. لەبەرەوەی ئێلی بڵباسی دانیشتووی ناوچەی لاجانی ورمێ و سڵدۆز بەردەوام دەستدرێژیان ئەکردە سەر مەڵبەندەکانی ورمێ و مەراغە و ئەوەندەی ئەیانتوانی لە کوشتنی خەڵک و تاڵانکردنی ماڵ و کەلوپەلیان درێغیان نەئەکرد. ئەحمەداقا بۆ تەمێکردن و گوێڕاکێشان بگرە بۆ لە ڕیشە دەرهێنانی ئەو تایفە تاغیە خەسران مالە هیممەتێکی بەرزینوان لەو کاتەدا سەرۆکی ئێلی ناوبراو ناوی باپیر ئاغای مەنگوڕ بوو کە بە زاراوەی خۆیان پێی ئەڵێن مەزن و بە ئازاتی و سەرکێشی ناوی دەرکرد بوو. ئەحمەداقا بە ناردنی ڕەسوول و ڕەسائیل لەگەڵ ناوبراو بناغەی دۆستی و ئاشنایەتی دامەزران و بە ڕشتنی دانی زەخارێف ڕای کێشەیە ناوداوی تەزویرەوە. نامەی بۆ باپیر ئاغانووسی: هەموو دنیا ئەزانێ دوژمنایەتی بینی من و نەجەف قولیخانی بەگلەربەجی تەورێز تاکوێیە، چونکە ئەو کابرایە حاجی عەلی محەممەدی باوکی خوالی خۆشببوومی بە غەدر و حیلە کورد. سندنی خوێنی باوکیش لەسەر کوڕەکەی پێویستە، تکام وایە لەگەڵ هەندێک لە ئێلەکانی خۆت هەنگاوی یارمەتیدان بهاوێژی و حەقی دۆستایەتی و دراوسێتی بەجێبهێنی. هەڵبەت لەوەشدا دەستکەوت و تاڵانی زۆر لە شتومەکی تەورێز و دەور و پشتیتان پێ ئەبڕێ. باپیری مەنگۆڕ بە تەماعی شتومەک فریودرا لەگەڵ 1000 کەس لە لاوانی ئازا و سوارانی جەنگ ئازمودەی مامەش و مەنگۆڕ بە پۆشتە و چەکداری بۆ مەراغە چوون. ئەحمەداقا بۆ پێشوازیکردنیان لە شار دەرکەوت و بردنیە ناو شار. لە ناو ماڵەکانی شاردا هەر 5 کەس و 10 کەسیان لە ماڵێکدا دامەزران و کەلوپەلی پێویستی بۆ ماڵی هەریەکێ لە ئاغایانی ئەو تایفەیە نارد. بەڵام لە پێشاتنیاندا تەکبیری کوشتنی ئەوانی لەگەڵ ئایان و شۆخەیان و سەرانی سوپای مقەدەم کردبوو بە جۆرێ کە هەر چەند کەسێک لەوانە لە ماڵی هەر کەس کە میوان بن خاوەنی ئەو ماڵە لە کاتی دانراودا کە دەنجی تفەنجێکی بیست میوانەکانی خۆی لە کاتی خەودا بکوژێ و ڕەوانەی دیاری عەدەمیان بکات. لە کاتی دیاریکراودا لە نیوە شەودا خاوەن ماڵەکان کە بۆ کارەکە بێدار بوون بە بیستنی دەنجی تفەنگ بە جارێکدایان بەسەریاندا و ڕەوانەی دیاری عەدەمیان کردن بە جۆرێکە لەو 1000 کەسە یەکێ بە زیندوێتی دەرباز نەبوو. بۆ بانی سەلکی مەنحوسی ئەوانیان بردە بەرچاوی ئەحمەداقا و لاشەی مەزنەکەیان باپیر ئاغا بە دەروازەی شارە هەڵواسی و کردیان بە پەنگ بۆ سیرکەران. هێشتام دەنگ و باسە بڵاو نەبوو بۆوە دەمە و بەیانی بە ئامادەی تەواوەوە بەغار هەڵی کوتایە سەر لاجان. ئەشار خافڵ گیرکران، ماڵ و کەلوپەلی تاڵانکردن و بە دەستکەوتێکی زۆرەوە گەڕایەوە. وەختی ئەم مەسەلە ترسناکە لە ئێلی بڵباز قەوما ئەشار لە ترسی ئەوەی نەوەکو ئەم بەڵا ناگەهانە بگاتە سەر ئەوانیش تێکرا سوێندیان بۆ یەکتری خوارد یەککەوتن کە بۆ تۆڵەی خوێنی باپیر ئاغا هێرش بکەنە سەر مەڵبەندی مەراغا، تۆڵەی ئەوە بکەنەوە کە ڕووی داوە. ئەحمەداقا لە بیستنی ئەم پیلانەی ئەشار پەشۆکە ناچار پێشدەستی کرد لە پەلاماردانیان لە کاتێکدا ئەوان لە شاری سابڵاخی مکریان بوون لە ناکاو لە ئاوی جەغەت و تەتەهوو بۆیان پەڕیەوە. هەڵی کوتایە سەریان لە حالەکە ئەوانە بێئاگا بوون لەم کارە، کۆمەڵەکەیان پەرەوازە بوو. ئازاتی مەردانی مقەدەم زیادی کرد و ریزەکانی ئەشرار شڵەژا. سەرنجامنیان ئەزانی بۆ چاری ئەم کارە ساتە چی بکەن. مەگەرەوەی پەنایان بۆ پاشای قەراچۆران مەبەستی پاشای بابانە لە قەڵاچوالان، هەروەها عەریزەیەکیشیان بۆ عەلی مورادخانی زەن کە لەو ڕۆژانەدا سوڵتانی فارس و عێراق بوو نووسی. لەوێوە لەسەر داوای ئەوانە حکمێک دەرچوو کە مەحموود پاشای قەراچۆران یارمەتی کوردەکان بدە کەلوپەلی تاڵانکراوی ئەمیرەکانی بڵباز لە ئەحمەد ئاقای حاکمی مەراغە بسێنێتەوە. ئەحمەداقا لە حکومەتی مەراغە لابدات و بوداقخانی سابڵاخی مکری لە جێگەی ئەو کاتە حکومڕان. کاتێم هەواڵانە بەجووی ئەحمەد ئاقا گەیشت لە ڕێگەی ڕووسڵ و ڕەسایلەوە داوای یارمەتی لە ئیمام قولیخانی بەگلەربەجی ورمێ و ئەحمەد خانی دوونبولی حاکمی خۆی کرد. بە یارمەتی ئامادەی ئەفشار و دوونبولی بەسەر مەحموود پاشادا زاڵ بوو. لەبەرەوەی مەحموود پاشا لەو شەڕەدا گولەی تفەنگ پێکابووی برینەکەی کاری بوو مرد. بە پێی قسەیەک ئەم ڕووداوە لە ساڵی 1970 بووە. پاژەم ڕووداوانە ئەحمەد ئاقا بە پێی جێڕانەوەی گوڵشەنە تەواریخ چۆتە ورمێ لە ئیمام قولیخانی بەگلەربەجی ئەفشار نازنا و حکمی خانی وەرگرت و ئیتر بە ئەحمەد خانی مقەدەم ئەناسرا. بەیتبێژێکی مکریان ئەم ڕووداوی هۆنیوەتەوە و ئۆسکارمان لە سەرەتای ئەم سەدەیەدا تۆماری کردووە. بەیتی باپیراغای مەنگۆڕ: گوێڕادێرنی دێوانە جۆ لە من بێ دێوانە، سێ شەو و سێ ڕۆژانە بۆ بکەم مەدحی شێرانە، دۆڵابی مکریانە قاقەس چوو بۆ عیلانە، بێ ڕەشەی ڕەسوول ئاغانە لەگەڵ حەمەدی شینانە، ڕابەریان ئەو ڕەحمانە چۆڵیان کرد باگردانە، بە عیزەتی سوبحانی سبحەی لەگەڵ بەیانی، لەشکری باپیرخانی ڕەنگ وەزیری ڕۆمیانی،
سوار بوو لە باگردانی مەنگوڕی دەمی وەجاغی پیاو بوون لە سابڵاخی تەدارەک بۆ مەراغی بۆ مەراغی ڕەوانە سێشەم سەری هەمووانە بە سێشەمووی پڕهونەر با پیراغای پڕجگەر بداخانی بۆ دەسەبەر لە سابڵاخی چوو بۆ دەر دەڵێ هیچ پەرچت نایەتە بەر خالق ساحب سەفایە پەرچی دەوێ دنیایە بە ئومێدی ئەو خوڵایە لێیاندا دەهۆڵ و زوڕنایە ئەسپیان هاتە سەمایە زۆر خۆشن بۆ دەعوایە هومێد ڕەسوڵ ئەڵڵایە ئەو کارە وا پێک نایە هاتگەیە فەخرەقایە لێیاندا دەهۆڵ و زوڕنایە حەوسەد کەسی ڕایگیرایە زەوقی باپیراغایە لێدەن لە تەپڕیشایە شکور بۆ خوڵایە مەکوژن سەید و مەلایە قورئانیان دەسینجیدایە هاتگەیە خاتون باغی باپیراغای قوچاخی لەگەڵ خانی سابڵاخی سەیری کەیف و دەماغی چوو لە عەجەمی یاخی باپیراغای خاڵ لە ڕوو بە ڕۆژی سێشەموو چوو عامی خەڵقی چوو لە دوو چاویان لێکرد بە فەندی هات گەیە وەکیلکەندی حەوسەد سواری لە ڕەندی سبحەینێ چێشتەنگاوە قاسیدیان دەجێڕاوە چی ماوە دەنجیان داوە قوشەن نەبووە تەواوە تەکبیریان لێ ڕۆناوە سبحەینێ بەیانی داوە هەر بزووت و نووسراوە دوو عەشیرەتی ماوە ئەغلەب ڕملەزەریە یەک لە سەتی کەم نییە بزانن مەسلحەت چییە بێتی پی مەرنەکەنان بۆیە عالەم ڕاچەنان باقڵم ڕاچەنانە مەقسوودیان گۆڕانە سولەیمان بەخۆ بەبرانە ڕایان کردە جیلتانە مەسلحەتی هەمووانە پشین بۆ سەر عەجەمانە ڕابەرن بداغانە مەراغەی بکەین وێرانە بێن ڕۆنیشین لێرانە مدەبیر کاک سولەیمانە چونکە گەورەی ئێلانە چ دەفەرمووی گیانە ئێرە دەبێ وێرانە مارەیان بکەین ژنانە ئیدی چلۆنە سەوزی خانە هۆی سولەیمانی غەزاڵی نەوەی ڕۆستەمی زاڵی حەوت قوبەی لە مەتاڵی پێم نەڵێن ئەتۆ مناڵی لە جلی نەکرد خاڵی وەک هەوران بە گەواڵی دەکوژم ماڵ و تفاڵی درەنگەڕێی مەکەن خاڵی گەیبی ئەڵڵاهو ئەکبەری لینجیدا پێشخانی بە موشتەری دەڵێم خانە ئەتۆ کوێن دەری 900 سواری بە دەفتەری دەڵێم خانە لە ڕۆحیم بوویە موشتەری لە بۆ مەراغێن بەری بۆ مەراغەی بردە خوار یا بینای پەروەردگار بەزار خۆشە 900 سوار هەم ڕوحمبەر و جەبار ئیزرائیل بوو جلودار بۆ مەراغەی بردە خوار بۆ مەراغەی ڕاکشان ورشەورشی کەمبەران بینی میشک و عنبەران فەندی پەیاغ بەسەران قەد نابێ گوزەران قەد ناتبێ گوزەرانە عەجەم زۆر بێ ئیمانە لێن تێک دەدەن مەکانە سەرن دەبڕن لێرانە غەدراغەی نەوجوانە چۆ سەرخانی بەرمبانە بابە لێدەم ئامانە باپیری دەڵێت کاکە کەس ئەوی مەسلحەی ناکە بداغم لەگەڵ پاکە هیچ دەهوێن لێ ناکە تەکبیرام کەین چاکە جێگاکەن زۆر غەم ناکە عەجەم یەکجار هیلاکە عەجەم هیلاک و زۆرزانە چووە سەرجانی بەرمبانە دەڵێ بابە لێدەم ئامانە بانگم وەبەر پاشای لە ژوور خان ناردنی دوور لە دوور بڵبازاتن بە جەمبور ڕانگڕەشی چەکمەسوور خان ناردنی بە حوجەتە بڵباز تال و حەوبەختە باسی ڕەختی دەزەردا کاکەڕەشی نامەردا هاتە خوارێ لەسەردا ئیمانی پێبوو هەردا مەنگوڕی دەڕم جوولانە چاویان کەوت بە زیرانە وەژوور کەوتن یەکانە چەند شیوی پڕدەرمانە چەند شیشە و شەرابە عەجەم بوون بە جەلابە موکری بوون بە قەسابە هیچ کە زوالی دەرنابە چلۆن دەبێوە حیسابە هەمووی مەستی شەرابە وای لێ دەرنابا کەسە خالق توی فەریاد ڕەسە مەگەر بە هەرەوەز بداغان لێ بوو قەزا ڕێکی دەدان بە غەزا تایفەی خان باپیری ڕێکی دەدان بە شیری بوو بە خانە بگیری ئیسلام قڕبوو بە شیری بە شیری قوربول ئیسلام تیاندا بۆ قەتڵ و عام قەتڵ و عامیان تێدا بوو سولەیمان بەخۆ بەبرانە دەردەچوو لە دەربانە ئەگەر لە دەربان دەرچوو 4 و 5 کەوتە دوو خەڵاسبوونی بۆ نەبوو بۆی نەبوو خەڵاسبوونە لەوێ کافری دەمەلعونە بەو ڕمبی دەسی سوونە بەداسی کەرەنتونە هەروەک گەنمیان دەدروونە هەروەک گەنم و سواڵە دەخوێنی داشەڵاڵە بڵباس حاڵت بێحاڵە لەو لای بێ شیرە خڕە تۆپیان لێدا بە گوڕە حوتی لێبوون بە ورە دەنجی لە عەرزی برا ئافرین وەستای خەرات دەست بە خەنجەری دەدات حەوت ماڵی کردن بەرباد وەستا عوزێری هەند و خەنجەری شام و تەشوو
لەبەر گەڕەکی داچوو یەکێ لێ خەڵاز نەبوو. هۆیە وەستا عوزیریە 7 ماڵ بەوە جاخکوێری هەر یەکێکیان دەبوێری. ئاوێتی جەزائیری دابووی لە تەپڵی سەری ئەوی شیکر بێبەری. کوا مەرزین کوا ئومەربل شۆڕە لاوی شلومل لە کۆڵانان بوونەجل لە کۆڵانان لەشی دەوان نەوجەوانان کەوتبوون لە کۆڵانان لە کۆڵان و کەناران لەشی دەشۆڕە سواران وەک بژانگی دەداران سەریان گەیە حەساران لە حەساری دەوامگرت لە بڵباسی دەوا خورد لەش و کەلەش بوونە پرد عەجەم بەسەردا ڕابرد. هەر کەس میوانی خۆی کوشت بە دەهۆڵ و زوڕنا هاتنە سەر باپیراغای. جا باپیراغا لە بداغانی پرسی لە باپیراغای جوندیە لە بداغانی پرسیە خان ئەو قولە قولە چییە؟ دەڵێ یا پیری شوگاییە ئەوە دەوڵ و زوڕنا و شاییە ئەوە پیشەی تورکیە زەوقە لە بۆ خەڵقیە. ڕۆژێکی لە ڕۆژاوایە خان باپیر لە سەرایە ئاوری تۆپخانەیاندایە زەلیل باپیراغایە لیرەی هیچ بۆ پێک نایە خدری شۆڕیان هەڵێناوە لە پێش بابی ڕایگیراوە حەمەسوور بە چەلەنجی هەڵیان ئەشکاوتە سینجی کوڕ لەسەر سنجی بابی لێیاندا بە جەلابی تۆ قەت موسڵمان نابی. سبحەینی ئەلسەحەر کوێت و بوز و سەقەر لە خاویان هێنا دەر لێی کەنزینی محتەبەر توندی بکێشن تەنگ و بەر پێینا لەر کێفی کەوتە سەر سوار ببێ پەپاغ بەسەر پەپاغ بەسەر سوار بێ خێڵی فەقیر هەژار بێ موکری هەروە داغدار بێ هەر هاوار و لێدان بێ هەر هاوار و لێدانە بێ سەردار و خێزانە دەڵێ مەڕی بێشوانە پەخشبوون لەو زەویانە دۆڵابی بەگزادانە سەرکردەی موکریانە خراپ بوونە و کارانە بەقریدان موسڵمانە یەکیان نەمان ئەوانە هومێت بوداخ سوڵتانە قبوڵ نەکالەوانە بۆش بێدینی غەیانە وای کرد بوو عەجەمانە پیان نەکا موتمانە غەلیزن ئەو سەگانە نەمرە ئەو بداغانە ناترسێ لە گۆڕخانە چیان کردبوو بە سزمانە ماڵی خۆی کرد وێرانە کەسی نەهێژ لە عێلانە ڕەبی سەد جار شوکرانە چونکە پێشکار شەیتانە دەست هەڵگرێ لەو کارانە هاتوو گەیە کارێزێ منداڵی پڕ بە ئامێزێ ئێخسیر چوونە تەورێزێ هاتوو گەیە دەریازی مەحبوبیان بژار لە ڕیزی هاتە خوار لە لاچینی لەت بێ لە نیوی زینی لە بڵباز بەقینی برایم ئاغای بێ لەسەردا تاقە سوارەی بێگەردە خێزانی دێگدی وەردا خێزانە حەسەنی بەگر ئاغانە مردە ڕۆژی تەنگانە بەری هەڵنەدا گوڕانە مەلا ڕەسوڵ بێفەڕە دە پێش بداغی گەڕا خانە بەسێ بێ ئەو شەڕە ئیسلام هەمووی وەرگەڕا ئیسلام پاک وەرگەڕاوە هەتا سیلمی هەڵناوە تا سیلم و بەیتاسی ئێخسیر بەسی عەباسی ئێخسیر زینی ڕۆمیان و بارگیر لەسەری بۆ ڕمبوشیر بداغانی جیانگیر بداغان بۆ لە دوایی هەزار مەڕی شوگایی هەر هەرزانە خۆڕایی دەیاندا مەڕوشایی بزنێک بێنی دووکارە لەمووی بکرێ دەوارە بەهای بزنیم دووپارە هەزار گای بێجوود بەندە قیمەتی گای قوڵابەندە بڵباسان کاریان گەندە لە بڵباسی گرد و مرد خزمەتی خانیان نەکرد بۆیە بەدیان بۆ ڕابرد خان عەرزی شای لەوان کرد بۆیە یان تەکبیر لێ کرد خان گوتی خزمەت بە گەرمینیان کرد بۆیە پاچی برد قڕی کرد لە زەمانی بنۆڕە تەکبیری خانی وا گوزەران دەزانی ئەمینی دەوڵەتانی بڵبا زۆر بەهە زمانی خزمەت و نەکرد بە خانی بۆ خۆ پیا کرد غەیانی تایفەی بوداخ سوڵتانی لەکن پاشای ڕەوانی مەنگوڕ زۆر بە سزمانی بێشومار نەیاندا خەرج و بێگار خانیان لێبوو دەعواکار هاتنە پێش پیادە و سوار مالیاتی نادەین چجار وای گوت باپیری نازدار بۆ خۆم دەبمە حاکمی شار خانی دەردەکەم ئەوجار خانی دەردەکەم یەقین بۆ خۆم دەبمە جێنشین دەڵێم بەگزادە چنین ئەگەر ئەو قسە هات ڕابرد خان ڕۆنیش تەکبیری کرد قسەی خۆیان پاک یەک کرد عەرزی پاشایان دەکرد پاشا لەوانی قبوڵ کرد بداغانی گرد و خورد مانجێشی دی سەبری کرد پاک مەنگوڕی وەخڕ کرد سەرتاپای خەڵات دەکرد بداغان گوتی بمێنم باپیر ئەمنت دەستبێنم سابلاخیت بۆ دەستێنم باپیر مەبە ئینتیزار دەبێ ببێ حاکمی شار لەبەرم هەیە یەک کارم هەیە لەوێن دەری جارێ دەنێرم چەپەری
چەپەرێکی بەڕەوان بۆکن پاشای بەدڵوجان، مەراغەی بکەم وێران، پاشای دەکەم بە خوددان، بۆ خۆت ببە ئاغای هەمووان. لە مەنگوڕی گردومرد قسەی خانیان قوبوڵ کرد، بە حەوتێکی پاشی وەخڕ کرد، بە سابڵاخی تەکبیر کرد. جۆ لە من بێگەلی جەماعەتی، کەس بە بەگزادان هەڵ نەخەڵەتی.